ڕۆژتان باش بینەرانی هێژەی بەرنامەی گەلی ئازاد. حکوومەتی هەرێمی کوردستان با قوڵترین قەیران لە ماوەی ژیانی سیاسی خۆیدا تێدەپەڕێ. قەیران لە دوای قەیران بووەتە هۆی ئەوەی کە خەڵکی ناڕازی بڕژێنە سەر شەقامەکان و لە شەقامەکانیشەوە بۆ سەر بارگاکان بەردەبارانکردن و سوتاندن. بەرنامەی ئەم جارێگەری ئازاد بۆ سەرهەڵدان و خۆپیشاندانەکانی ئەم دوایانەی باشووری کوردستان تەرخان دەکەین و هەوڵ دەدەین کە هۆکارەکانی پشتەوەی خۆپیشاندانەکان لەم بەرنمەیەدا تاوتێ بکەین. ئێستاش بەڕێز کاروان سعید چاودێری سیاسی لە ئەستودیۆ حازرە. کاکاروان بەخێر بێ. زۆر سپاس. کاکاروان کاتێک کە خەڵک خۆپیشاندان دەکات، خەڵک ناڕازی هەڵ دەکوتێتە سەر بارەگا و مەقەڕەکان بەو مانایە کە متمانەیەک لە نێوان خەڵک و خاوەن بارگاکان کە پارتە سیاسیەکانە و پارتە سیاسیەکانیشە کە خاوەنی حکوومەتن نەماون. ئەمەش نیشان دەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە قوڵترین قەیرانی خۆیدایە. ئێوە هۆکارەکانی پشتی ئەوەی کە خەڵک حازرن کە بڕژێنە سەر بارگاکان و بەردەبارانیان بکەن لە بۆچیە گەڕێنەوە هۆکارەکان چین فەرموو؟ وەڵا هۆی دروستبوونی ئەم قەیرانانە و ئەم ڕەوشەی کە ئیسە لە باشووری کوردستاندا لە ئارادای و هەمومان لە دوورەوە لێوەی تێدا دەژین لە ڕاستیدا هەرچەنە بەلەش دوورین بەڵام بە حەقیقەت بە هەست و بە شعور لە ناو ڕووداوەکاندا دەژین بەڵام هۆکارەکان زۆر زۆرن بەڵام ئەو هۆکاریکەوە پیاوە دەتوانێت بۆکو ئەو هۆکارە چاوی لێ بکات و باسی بکات کە بوو بەهۆی تەقینەوەی ئەم ڕەوشەی کە ئێستا لە ئارادایە زیاتر بێپارەی و بێموچەیی ئەو خەڵکەیە کە ماوەیەکی زۆرە ژیانیان لێ زۆر تاڵ بووە، خەڵک کە ئیمکانیاتی نەبێت و موچەی نەبێت و نەتوانێت بژی مەسەلەن نەتوانێت کرێخان و بدا، نەتوانێت خواردن بکرێن، نەتوانێت بچێ بۆ خەستەخانە مناڵەکانی تیمار بکە یا کرێخان و نەدا. یعنی ئەمە بەڕاستی ڕەوشێکە کە خەڵکەکە تەحملی نەکرد. یعنی ماوەیە تەحملیان کرد مانجێ دوو مانگ چاوەڕێ بوون بەڵام کە خەڵکێک کە موچەخۆر بێ، خەڵکی موچەخۆر بە موچەکەی ئەژی سەرمایەکی وای نییە پاشەکەوتێکی زۆری هەبێ بڵدی مشکلێ نییە با ساڵێکیش معاش وەرنەگرم یا 5 مانگ معاش وەرنەگرم لەبەرەوە کە خەڵکەکە معاشی نەبوو ناتوانێت بژێ، کە نەتوانێت بژی ئەوەی کەوا موچەکەی ناداتێت چێە دەسەڵاتە لەبەرەوە ڕق و قینی خۆی ئاراسی دەسەڵاتە کات و لەوێشەوە ئەم ڕەوشەی کەوا ئێستێمای بینین کە خۆپیشاندان دەکرێت و خەڵک دڕشاوەتە سەجادەکان ئەم ڕۆژە هاتوتە ئارا و ئەو وەزع ئەبینین. مەسەلەکە ینی هۆیەکەی هۆی ئەمە یەکێکە لە هۆیەکان بەڕاستی ئەم هۆیی کەوا مەسەلەکەی تەقانەوە وەکو قسەیەکە ئەڵێ ئەگە گڵاس پڕبوو لی دەڕشێت، ینی خەڵک دەمێکە لە وەزع زۆر ناڕەحەت و زۆر بێتاقەتە و زۆر تووڕەیە بەڵام دڵۆپێکی پێویست بوو بۆی ئەو گلاسە لی بڕشێت. دڵۆپەکەش ئەوە بوو کە بەڕاستی دەسەڵات معاشی لە خەڵک بڕیوە و معاشیان نالاتێ و ژیانی لێیان بەیەکجا تێکداوە لەبەرەوە خەڵکە تەحملی نەماوە هاتوتە سەرجادەکان. ئەژنا هۆکاری تریش زۆرە مەسەلەن لە پشتی ئەم ڕۆژەی کەوا ئێستاشێ لە ئارادایە. باشەکە دەست بە بڵین وەکو دەستپێکێک پەیوەندی نێوان خەڵک و حکوومەت، یانە کاتێک کە خەڵک لە حکوومەت دوور دەکەوێتەوە بەو مانایە کە ئەوەندە مەوداکە فراوانە کە خەڵکی تر حکوومەت بەهی خۆی نازانێت، یان بڵین بارگاکان بەهی خۆیان نازان بۆی هەڵتە کوتنە سەری. یانە تۆ پێت وایە ئەمە لەو پەڕی بێژگە لە هۆکاری ئابووری یانە بڵین نەدانی موچەکە ماوەی بڵین موچەی 3 مانگ و پێشتری موچەکان زۆر جار بە شێوەی وەرزی دراون یانە 3 مانگ جارێک. بێژگە لە هۆکاری ئابووری بێژگە لە موچە هۆکاری دیکە چییە کە خەڵک ئەوەندە لە حکوومەت دوور دەکاتەوە، یانە کاتێک کە ئیتر متمانەیەک نامێنێت بەوەی کە یانە متمانەیەک لە نێوان خەڵک و حکوومەتدا نامێنێ بۆیە خەڵک هەوڵ دەدا کە بڵێن بەو شێوەیە دشکردەوەی خۆی نیشامدات. خۆی لە هەموو وڵاتێکە متمانە زۆر گرنگە کە لە نێوان جەماوەر و دەسەڵاتە هەبێ. لە هەر وڵاتێکە لە هەر حکوومەتێکە ئەگەر جەماوەر ئەگە خەڵک متمانی بە دەسەڵات نەما ئەوە حیسابکە یەکەم هەنگاونراوە بۆی ئەو دەسەڵاتە بڕوخێت. هەمووشی لەسەر متمانە دروستە بێ، حتا پەیوەندی 2 کەس و 3 کەسی لەسەر متمانە دروستە. متمانە زۆر گرنگە بەتایبەت لە پەیوەندی دەسەڵات و گەلدا متمانە یەکجا گرنگە. مەسەڵەن ئەم متمانەیە چۆن تۆتوانی بیهێڵیت و بەهێزی کە یا دروستی بکەیت. متمانە چۆن دروستە بێ؟ متمانە بۆ دروستە بێ کە پێش هەموو شتێک
ئەو دوو لایەنە لایەنی جەماوەر لایەنی خەڵک و دەسەڵات ڕازگۆ بن لەگەڵ یەکتریە. مەسەڵەن بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە کە حیزبەکان بانگەشەی هەڵبژاردن دەکەن کۆمەڵێ سۆز و وعد دەدەن بە خەڵک دەڵێن وا دەکەین و وا دەکەین و وا دەکەین کاتێک کە ئەوان دەنجیان پێدەدەن دەستنە حکوومەت تەماشاکەی ئەمانە درۆیان کرد لەگە خەڵشیە ئەمە خۆی بۆ خۆی وا دەکات کەوا ئەو خەڵکەی تر متمانی نەمێنێ بەمانە ئەمە مەسلەیەکی تر ئەوەیە کە مەسەلەن دەسەڵات چۆن هەڵسوکەوتەکە لەگەڵ جەماوەرە لەگەڵ خەڵکە ئایا ڕێزیان لێ ئەگرێ ئایا مافەکانیان لە بەرچاوەگرێ ئایا بواری گەشەکردنیان بۆ دەڕەخسێنێت و دروست دەکات ئایا دەیان پارێزیە لە هەڕەشەی دەرەچی چۆن مامەلە لەگەڵ دەرەوە ئەکات چۆن مامەلە لەگەڵ مەسەلەن لە ڕەوشی ئێستا و لە مەسلەی باشووری کوردستانە چۆن معاملیان لەگەڵ ئەو قەیرانان کردووە کە مەسەلەن حکوومەتی ناوەندی دروستی کردووە خۆیان بەشێبوونە لە قەیرانەکان ئەمانە و هەموو پرسیارەکانی تر کە بەڕۆڕووی دەسەڵاتە بێتەوە وەکو ئیمتیحانی لێ دێت بۆی کەوا خەڵک ببینێت دەسەڵات چۆن هەڵسوکەوتەکە لەگەڵ ئەو ڕەوشەی کەوا دروستە بێت و بەڕۆڕووی دەبێتەوە ئەلەوێ یا متمانە ئەگەر بێت و دەسەڵات بە شێوەیەکی دروست و باش و وعدەکانی خۆی بەرێتە سەر سۆزەکانی جێبەجێ بکات خزمەت گوزاری پێشکەش بە خەڵک بکات خەڵک بپارێزیە لە هەڕەشەی بێگانە و بواری گەشەکردن و خۆشگوزەرانی بۆ خەڵک بڕەخسێنێت لە هەموو مەجالێکە ئەوتە بێ خەڵک متمانەی زیادە بێ بەو دەسەڵاتە و متمانەی پێکات و جاری داهاتوش متمانەیەداتێ و باوەڕی پێدێنێ بەڵام ئەگەر وانەبوو خەڵک متمانی لێ وەرەگرێتەوە. کاروان ئەوانەی کە جناب باسێکە بە جۆرێکیش دەسەڵات بۆ نمونە دەسەڵات دەڵێ ئێستا شەڕی داعش هەیە پەیوەند بۆ نمونە ناردنە دەرەوەی نەوت وەکو جاران نرخی نییە یا تووشی کێشە بووە دوایە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی ناوەندی نەهاتنی موچە زۆر بیانوو هەیە کە دەسەڵات دەتوانێت یانە بەتایبەتی لە کاتێکی قێراناوی و شەڕدا خەڵکی یانە کە بەکاری دەبات و ئەو بیانوانە باسکراون بەڵام بۆ خەڵک ئەو متمانەی بەدەسەڵات نیە یانە بۆ خەڵک باوەڕ بەدەسەڵات ناکە لە کاتێکیشدا بڵین شەڕی داعش ئەو شتانەش هەیە بەڵام وا دیارە کە خەڵک باوەڕی بەم شانە نییە ئێوە لەو بارەوە کە متمانەیەک نییە بەوەی کە حتا حقودی حکوومەت ئێستا بڵین هەرێمی ئێمە لە نێو قەیرانێکدایە بەهۆی شەڕی داعش و زۆر شتی دیکە بەڵام دیسانەکە ئەو متمانەیە نیە کە خەڵک حکوومەتەکە بارێزن نەخێر ڕاستە زۆر ڕاستە ئەوە بەڵام گەل بەڕاستی ینی ڕاستیەکان ئەزانێت چۆن چۆنیە مەسەلەن بە درێژایی 24 ساڵ دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستانە ڕاستگۆیانە لەگەڵ خەڵکە مامەڵی نەکردووە دوایەوە سیاسەتێکی تاڵانکردنیان هێناوەتە ئاراوە خۆیان دەوڵەمەند کردووە بە شێوەیەکی بێسنوور بە بێسنوور مەجموعەیە خەڵک دەوڵەمەند بوون بە تایبەت سەرکردایەتی ئەو دوو لایەنە ئەو دوو بنەماڵەیە ئەو دوو حیزبە ئەمە خەڵک ئەیزانێت وە کۆمەڵێ دوکومنت بڵاو کراوەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە کەناڵەکانی تەلەڤیزۆن و ئەمانەیە کە باز لە 300 میلیارد دۆلارێکە کە سەرکردایەتی پارتی بە دەرەجە یەک و دوایی یەشێتی تاڵانیان کردووە ئەمە خەڵک ئەیزانێت دوایەوە وەزئی خەڵکەکە وەزئی سەرکردایەتەکان خەڵک ئەیزانێت چۆن چۆنیە بۆ نمونە هەرچی کارێک و هەرچی قۆنتەرات و هەرچی کاری گەورە هەیە ئەمانە بە خۆیان مۆنۆپۆلیان لەسەرداناوە و ڕێگە نادەن بە خەڵک بە شێوێکی ئازاد مەسەلەن کار بکات و تاک و خۆی هین بکات بژێنێت هەرچی شتێکەکەیکەوە ئەوان دەسەڵاتیان بەسەراگردو مەسەلەن ئەم هەموو نەوتەی کە ئێستاشێ هەیە ڕاستە مەسەلەن نەوت ئەوە بۆ ماوەی ساڵێکە بێت تقریبا ساڵێ زیاتر کە ئەم شەڕە دەستی پێکردووە نرخی نەوت دابەزێتەوە 120-130 دلار بۆ تقریبا 40 دلار یەک لەسەر سێ جاران نرخی بەرمیلێکی نەوتە بەڵام ئەی لەوە پێش ئەو هەموو پارەی کەوا هات بۆ دەست حکوومەتی هەرێم چی لێ هات خۆ حکوومەتێک کە خەڵک بەڕێوە بەرێت و دەوڵەت بەڕێوە بەرێت ئەبێ بەرنامەی هەبێ ئەبێ پلانسازی هەبێ ئەبێ پاشەکەوت بکات ئەبێ بیر لەوە بکاتەوە کەسبێنێت تووشی قەیرانە بێ تووشی ڕەوشێکی خراپ دەبێ ئەبێ هەر بۆ خۆی بیر لەوە بکاتەوە کە نەوت سعری دابەزێت و بەرزە بێتەوە بە پێی سیاسەتی عالەمی بە پێی شەڕ و بە پێی هەرا ئەبێ پلانسازی بۆ ئەوە بکات خۆ حکوومەتە بێ بیر لەوە بکاتەوە بەڵام حکوومەت نەیکردووە یانی هیچ پلانێکی لەو بارەیەوە نەبووە اینجا لە هەمان کاتدا ئێستا حاڵی حاضر کە نەوت دەفرۆشێت خۆ پارەی ئەو نەوتێک کە دەفرۆشتێت پارێکی کەم نییە بەڵام ئەو پارێش دیار نییە ئەو پارێش دیار نییە و تەفرتو نابێت دوای خۆر پارەی نەوت نییە بۆ نمونە گومرکی ئیبراهیم خەلیل بۆ نمونە گومرکی باشمەخ بۆ نمونە گومرکی پەیروزخان و ئەمانە بۆ نمونە هەموو ئەو ڕسوماتی کەوا لە معاملاتی ناو شارەکان و ناو ئەو وڵاتەیە دێتە دەست حکوومەتەوە کوا لەکوێیە چی لە هاتووە چەندێکە ئەو پارەیە
زۆر بە کورتی یانە بە کورتی خەڵک هیچ متمانەیەکی بە حکوومەت نییە و باوەڕیش بەوەی ناکە لە کاتێکدا کە خودی بڵین هەرێمەکە لە نێو قەیرانی شەڕی داعشدایەت پرسینەوت و زۆرشی دیکە بەڵام لەبەر ئەوەی کە ئەو هۆکارانەی کە جەنابەت باست کرد خەڵک بە هیچ جۆرێک باوەڕ بە سیستم و دەسەڵاتێک ناکەن کە بەتایبەتی تەنانەت شەڕی داعشیش کە لە ناو گەرمەی شەڕەکەدا بکاتە بیانوویەک بۆ ئەوەی کە بۆ نەدانی بۆ نمونە نەبوونی موچە یا زۆر کێشەی دیکە. ئێستا بۆ نمونە حکوومەتی عێراقی خۆ حکوومەتی عێراقی لە شەڕدایە لەگەڵ داعشە وایاندا ئەوانی لە شەڕدان و زۆر شاری عێراق کەوتە بەر هێڕشی داعش. بەڵام حکوومەتی عێراقی معاشی خۆیدا معاشدا بە هەموو کارمەند و هەموو مامۆستا هەموو خەڵکەکە معاش وەرەگرێ. ئەی باشە ئەوان بۆ معاشدەن ئەوانش معاشدەن ئەی باشە ئەوان بۆ معاشدەن. خۆ مەسەلەکە هەر ئەوە نییە بڵی کەوا ئیستاشی باشووری کوردستان لە شەڕدایە خۆ ڕۆژاوای کوردستانی لە شەڕدایە وایاننا ڕۆژاوای کوردستانی لە شەڕدایە و ماوەیەکی زیاتریشە لە شەڕدایە دوای ڕۆژاوای کوردستان ئابلۆقەی لە هەموو لایەکەوە لەسەر بووە بەڵام لەبەرەوەی ئەو خەڵکی کە لەوەیە ئەو حکوومەتە ئەو کانتۆنانە ئەو حکوومەت و پەرلەمان و دەستگای و دامەزراوانی کە لەوێ دروستکراوە دامەزراوە چووکم ئەوانە خەڵکێکی دەستپاکن چون بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ تێکەڵ جەماوەر بوونە جەماوەر ئەزانێت کەەوە ئەبینێت چۆن ئەژین و چۆن ناژین ئەوان دەستپیزین و دزی و تاڵایی ناکەن بەو ئیمکانەتە کەمەی خۆیانەوە هەم توانیمیانە وڵاتەکە بپارێزن زۆر شوێنشیان ڕزگار کردووە لە هەمان کاتیشا خەڵکەکەش لیان ڕازیە خەڵکەکە ناتوە سەرجادە داوای هینیان لێ بکە پەرلەمەنتارێ بۆ نمونە چەندێ معاش وەرەگرێت وەزیرە چەندێ معاش وەرەگرێت مدیر عامێ لەوێت چەندێ معاش وەرەگرێت وەکو ئەمانی لای خۆمان نین دوایەوە ئەمانە بۆ ماوەی چەند ساڵە بە هەزارەها خەڵکیان فێری موچە خواردن کردووە زۆر خەڵکە بۆ دووسێ موچەی هەبوو هیچیشی نەکردووە باشە ئاخر حکوومەتێک کە ئاوها بەرخورد بکە لەگەڵ سەرۆک و سامانی خەڵکدا خەڵکەکەش خۆی ئەزانێت لەبەرەوە خەڵک متمانەی پێ نامێنێ خەڵک باوەڕی پێ ناکات قەیرانەکانی کە ئیمڕۆ لە باشووری کوردستان دروست بووە بەڕاستی زۆربەی زۆری حکوومەتی هەرێم دروستی کردووە و بە تایبەتیش پارتی دروستی کردووە ئەمە ئاشکرایە خەڵکیش ئەیزانێت لەبەرەوە خەڵک متمانەی پێیان نەماوە باشە بۆی کە لە درێژەی بەرنامەکەشماندا یانە بەڕاستی پێناسەیەکمان هەبێت لەوەی کە دەسەڵات کێ و خەڵکێ چون ئێستا یانە ئەو ڕەوشێکی ئێستا لە ئارادا دەزانین کە بەشێک لە حکوومەتیش بەشێک لە حکوومەتەکەی خۆی دەرکردووە بۆ نمونە وەزیرەکانی گۆڕان یا سەرۆکی پارلمان دەرکراوە یانە بەشێک لە پارلمانەکەش فلج بووە یا بەگشتی پارلمان ئێستا فلج بووە یانە دەسەڵاتیش بۆ خۆی ئێستا لە قەیرانێکدایە ئەوەی کە دەسەڵات کێن و خەڵکێنە ئەوەی ئەو بکە لەلایەکی دیکەشەوە خودی دەسەڵات یانە بڵین ئەگەر دەسەڵات ئەمە وەکو پارتی پێناسە بکەین پێی وایە کە خۆپیشاندانەکان بەشێکی تر لە دەسەڵات کە هەمان گۆڕانی لە پشتەوەیە ئێوە لەو بارەوە کە بۆی کە بەڕاستی ئەن جیاوازیەکدا بدرێت کە لەم نێوەدا یانە خەڵکێ و دەسەڵات کێ ئێستا لە باشووری کوردستاندا بە باوەڕی من مەسەلەکە ینی بەو شێوەیە نییە بڵێ وڵا لەبەرەوەی لە ناوچەکانی گەرمیان و سلەیمانی و ئیتر ئەم هەڵەبژە لەم ناوچانەیە کە زیاتر لەژێر کۆنتترۆلی گۆڕان و یەشێتیدا خەڵک ڕاوەتە سەر پێ و داوای مافەکانی خۆیە کامادام وایە ئیتر خەڵک لەوێ دەسەڵاتێ و خەڵک لەو دەسەڵاتە ناڕازی وەڵام لە منطقی هەولێر و دهۆک و ئەو ناوچانە هەموو وەزعی باش و ئەوە مەسەلەکەەوە نییە مەسەلەکە گەڕێتەوە بۆ یەکەم لەو ناوچانی کە باسمان کرد مەسەن یەکێتی و گۆڕان و ئەمانە یعنی کراوەیی یەکەیە پیاو ئەگەر ناوی دیموکراتێکی لێبنێ خەڵک مەجای ئەوەی دراوە هەر لە سەرتاوە کە قسە بکات کە بێتە سەرجادەکان خۆپیشاندان بکە وعیەکی زیاتر هەیە ئەمانە هەمووی وا دەکات کە خەڵکەکە بتوانێت بێتە سەرجادە و ئەوە بکە دوایەوە گۆڕان لە منطقەی سلێمانی و گەرمیان و مەسەن کەرکووک و ئەمانە گۆڕان هەتاکو و ئەم دوایەش هەتا ساڵێک پێش ئێستا ئۆپۆزیسیون بووە لەگەڵ خەڵکا بووە داواکارەکانی خەڵکی کرۆتە بەرنامە و کۆڵێ داکۆچی لێ کردووە یەشێتیش لەم ماوەی دوایە وردە و دەویسێتی خۆی لە دەسەڵات جیا بکاتەوە هەندێک داکۆچی کردووە لە داخوازەکانی خەڵکو ئەمانە لەبەرەوە جەوێکی وا دروست بووە کەوا بڵێ وڵا لەو ناوچانە خەڵکاتۆ سەرجادە بەڵام لە دەکرێت دەتوانین بڵێیانە گۆڕان و بەشێک لە یەکێتیش لەگەڵ خەڵکەکەدا بنێن و دەسەڵاتیش دەسەڵاتی پارتیە پژیری لەکەن بەڵێ بە ڕسمیش پژیریان لە داخوازەکان کردووە پژیری لە داواکارەکانی خەڵکەکان و دژینین و هەم یەکێتی و هەم گۆڕان بە ئاشکرا ئەویان نواندووە کۆمەڵی ئیسلامیش هەر بە ئەمان شێوە ئەو شتانی باس کردووە داکۆچی لە داخوازەکانی خەڵکەکەن ئەمە
حقیقەتە و ئیستا ئەوەی کەوا بڕیادەری با بڵێن سەرچیە لە حکوومەتی هەرێمە پارتیە کەوای کردووە مەسەلەن دەسەڵاتەکانی قۆڕ کردووە لای خۆی تەسەڕوفەکە بۆ شێوەیە بۆ نمونە نهێشتنی ئەوەی کەوا سەرۆشی پەرلەمان کە هەڵبژێردراوی خەڵکە بچێت بۆ پەرلەمان ئیشی خۆی بکات یا پەرلەمانتارەکانی گۆڕان دەربکرێت یا وەزیرەکان دەربکرێت ئەمە هەڵسو کەوتێکە بەڕاستی یعنی هیچ حکوومەتێک نایکات ینی ئەم پەرلەمانتار و وەزیرانە خۆمانە سەپانی ماڵی باوشی کەس نین پێ بڵێ کاکە تۆ بڕۆ ئیشم پێدەما بڕۆ بۆ ماڵی خۆت ئەمە هەڵبژێراوی خەڵک دەنجی پێداوە بەڕاستی ئەمە هەم بۆ ناوە خۆی کوردستان زۆر سیاسەتێکی زۆر خراپ و زرەر ئەدا لە لایەکی تریشەوە هەم لە ڕووی جیهانیەوە بەڕاستی بۆ سمعی کورد زۆر خراپ بوو ئەمە و بە تایبەت بۆ پارتی بۆ خۆی چکم پارتی بڕیاری داوە ئەو کارە بکە چۆن شتی ئاوها ئەکرێت لەبەرەوە ئەمە مەسلەیەکە ئێستا ئەشکێتەوە سەر پارتی زیاتر بەڵام هەڵوێستی گۆڕان و یەکێتیش لە ئاستی ئەم هەنگاوی پارتی ئەگەر بێت و هەڵوەستێکی دروست نەبێت خەڵک سزای ئەوانی شەدا لە هەڵبژاردنی داهاتووە دڵنیابین لەوە لەبەرەوە مەسلەکە زیاتر پارتیە زەق بۆتەوە لەم تراژیدیانە و لەم قەیرانەکەەوە پارتی کارەکانەکات نەک لە هەموو لایەنەکە باشە کاکەروانێستا دوو شتی زۆر بەرچاو هەیە لەلایەک خەڵک ناڕازیە بەو شێوەیە کە ئەبینین خەڵک خۆپیشاندان دەکات بۆ ئەمەش بۆ معنایە کە حکوومەت و سیستەمێکی دەسەڵاتدارەتی کە هەیە نەیتوانیوە داخوازەکانی خەڵک جێبەجێ بکات یانە داخوازیەکان لە ئاستی خەڵک دانین و مەودای خەڵک و دەسەڵات جیابووەتەوە لەلایەکی دیکەش و خودی دەسەڵات بەپێی ئەو یاسایی کە هەیەت یان دەسەڵاتێکی پارلمانێت زین لە کوردستاندا پارلمانێک هەیە حکوومەتێک هەیە سەرۆک وەزیران هەیە وەزیرەکان هەن ئەمانە وەکو سیستم ئەوەی کە لە سیستمی ڕۆژاوایی لە سەر هەمان بڵین پرۆتۆکۆل و ڕێچکە دەچێتە پێشێ بەڵام کێشە چیە لێرەدا ئایا بەڕاستی لێرەدا حیزبەکە دەسەڵات دەکات یا بڵین ئێمە سیستمێکی پارلەمانیمان هەیە بەڵام لە کردەوەدا ئەم سیستمە بەڕێوە ناچێت کێشەکە لێرەدا چییە؟ ئەنا سیستمێکی سەر کاغەزت هەیە لەیانە لە تیۆریدا بەڵام لە کردەوەدا سیستمێکی دیکەی لە دەرەوەی پارلەمان بەڕێوە دەچێت خۆی لە ڕاستیدا ینی ئێمە تاوان پێمان خۆش نییە ئەم شتی ئەم بەش بە حاڵی خۆم پێم خۆش نییە کەوایە پێشم خۆش نییە ئەم قسەیاکەم بەڵام مرۆڤ کە لەسەر مەسلەیەکی ئاوا مژارشی ئاوا قساکە دەبێت تۆ دەبێت ڕاستی باز بکەیت ئێمە لە باشووری کوردستانە بەڕاستی پەرلەمانێکی وامان نەبووە کە بەڕاستی پەرلەمان بێت و کارا بێت و وەکو پەرلەمان ئیش بکات و خەتای پەرلەمانیش نییە خەتای ئەوانە نییە کە لە ناو پەرلەمان بەڵێ خەتای ئەوانش دیە خەڵکی کارامە لە هەموو کاتێکا لەوێ جێگەی نەبووتەوە و لەوێیان نییە هەندێک خەڵکی کارامە هەیە بەتایبەت لەم دوایانە لایەن گۆڕان و لایەن یەشێتی و مەسەن هەندێک کەسیان هەبوو زیرەک و لێهاتوو بۆ قسەیان کرد و ئەمانە ئەژنا لە سەرەتا ئەوەش نەبوو بەڵام مشکلەکە چیە مشکلەکە خۆی حیزبەکانە ئەو کولتورە سیاسی کە ئەمڕۆ لە باشووری کوردستان هەیە خۆی لە برنەڕەتە ئەمانە خەڵکێکی دیموکراتین باوەڕیان بە دیموکراتیەت و باوەڕیان بە سیستمی پەرلەمەنتاریزمە بێ ئەگە باوەڕیان پێ وایە قەت ئەو زوروفیان دروست ناگەت چکم ئەمان مەکتەب سیاسیەکەیە لیژنە مەرکەزی و بەتایبەت مەکتەب سیاسیەکەیە لەناو ئەوانشا چەند کەسێکن کە وەکو ناوەندی بڕیاردەرن لە ناو حیزبەکان لە ناو باشووری کوردستانە ئەوان بڕیاردن ئەژنا خۆ ئەبوایە ئەم هەموو قەیرانانی کەوا ئەم هەموو کۆبوونەوانەی 4 قۆڵی و 3 قۆڵی و 5 قۆڵی کە ئەیکەن ئەبوایە هەمووی لە پەرلەمانە بکرایە خۆ ئەوان نوێنەریان هەیە لە پەرلەمانە باشە بۆ لە پەرلەمان نایکەن بۆچی دەبێت بچێتە ناو ئەو حیزبانە و ناو سەرکردایەتیەکانەوە ئەمە خۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەمانە بەڕاستی بڕوایان بەوە نییە کە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ و سیستمێکی پەرلەمەنتاری هەبێت ئەگەر وا بواە وایان ناکرد لەبەرەوە ئەمانە بۆ خۆیان مەسەلەکەیان دروستکە ئەمەش هەمووی علاقەی بۆ کولتورە سیاسیەوەیە کە هەر لە بنەڕەتەوە لە باشووری کوردستان هەبووە بەڕاستیش یعنی وەکوتم پێما خۆش نییەوە بێ حەزمانەکرد بە شێوەیەکی تر بواە کەس نییە لە باشووری کوردستان ئەوەی وڵات پارێز بێت حەز نەکاکە ئێمە حیزبی مۆدان و هاوچەرخمان هەبێت و کولتورێکی سیاسی شارستانیان هەبێت و بە شێوەیەکی ڕێکوپێک و هاودەمیانە ڕفتار و هەڵسوکەوت بکەن بەڵام ئەمانە دەڕاستیدا هەروەکو حیزب بەناو حیزبن ئەژنا وەکو خێڵ تەسەڕوفەکەن و خێڵ و ناوی حیزبیان لە خۆیان ناوە کولتورەکە کولتوری خێڵەکایەتیە ئەو مینتالێت و کولتوری خێڵەکایەتی و ئەوەیە کەوا ئیمڕۆ لە باشووری کوردستان حکومەکە ئەوەش هاتووتە ناو حیزبەکان و حیزبەکان بۆ خۆیان ئەوەن و ئەوەشیان فەرزکردە سەر پەرلەمان و پەرلەمانش ناتوانێت هیچ بکات ئەژنا بە هیچ شێوەیەک نابایە ئەو کاریان بکات و ئەمەی کەوا ئێستا ڕوویداوە ئێمە لە ڕاستیدا دەتوانین ناوی کودەتای لێ بنین یعنی زۆر شتێکی خراپ و شتێکی خەتەرە ئەمەی کەوا ئێستاشی پارتی کردوێتی قەت نابایە ئەو کاریان بکردایە بەڵێ باشە لێرەدا گەر جارێکی دیکە بێنەوە سەرەوەی کە سیستمی پارلمانی لە باشووری کوردستاندا یانەوەی کە لەسەر کاغەز هەیە وەکو سیستم بەڵام وەکو دیکە دەزانین کە یەکێک لە
تایبەتمەندیەکانی بڵێن کاتێک کە باسی سیستمێکی پارلەمانی دەکرێت مەسلەی دیموکراسی جەخت دەکرێتەوە یانە خەڵک لە هەڵبژاردنێکی دیموکراتیکدا نوێنەرانی خۆیان کە دیارە حیزبەکان هەڵتە بژێرن و پارلەمانیش دەبێتە مەرجعی یاسادانان. بەڵام لەم ڕوانگەوە یانە لە باشووری کوردستاندا کەوا بێت خەڵک لە ڕێگەی پارلمانەوە دەچێتە لووتکەی دەسەڵاتیان دەچێتە دەسەڵات. بەڵام ڕووداوەکانی باشووری کوردستان نیشان دەدەن کە خەڵک خۆی زۆر لە دەرەوەی ئەم سیستمە دەبینێت. لە کاتێکیشدا هەڵبژاردن دەبێت لە باشووری کوردستان خەڵک بەشداری لە هەڵبژاردن دەکەن نوێنەر دەچێتە پارلمان بەڵام ئەم سیستمە وەکو هەیە لە پراکتیکدا جێبەجێ نابێت. ئێوە هۆکارت چی ئەبینەوەکە یانە کێشە چی یان بێژگەلەوەی کە عقڵێتی خێڵ دەتوانێت یان عقڵێتی بڵین حیزبێک دەتوانێت لە سەروی ئەوەی کە وەکو سیستم هەیە بڕیار بدات. بێژگەوە هۆکاری چی هەیە کە یانە بڵێن سیستم لەگەڵ عقڵەتی حیزبدا ناکۆکە سیستم لەگەڵ دیموکراسیدا کە بڵێن خەڵک دەبێت لە دەسەڵاتدا بەشدار بێ ناکۆکە ئەم ناکۆکیانە هۆکارەکە چییە؟ خۆی هۆکارەکە ینی جگە لەو فاکتەری کە باسمان کە مەسەی خێڵ و کولتوری خێڵ و کولتوری بیرکردنەوەیشی سەقەت و دواکەوت و مەسەلە دیکتاتوریەت و کۆکردنەوەی دەسەڵاتە لە دەستی چەند کەسێکی زۆر کەم. ئەمە بۆ خۆی ئەوەیە کە مەسەلسە بۆ نمونە پارتی ناوێت دەسەڵات دابش بکات لەگەڵ لایەنەکانی ترە. دەسەڵات ناوێت دابش بکات حتا لەگەڵ یەشێتی شایەشێتی مەسەلەن ئەو دەسەڵاتی پارتی هەیە بۆ لە ناو حکوومەت و لە ناو پەرلەمانە یەشێتی نەیبووە. نەیویستوە لەگەڵ گۆڕانشە دەسەڵات دابشکات. پارتی ناوێت دەسەڵات دابش بکات. ئەوێ بەردەوام دەسەڵاتەکە قۆڕک لە دەستی خۆیان ئەمەش نوع دیکتاتوریەتێکە بەرەو دیکتاتوریێتە چکم قۆڕکردنی دەسەڵات لە دەستی کەسێک یا دوو کەسە ئەمە بۆ خۆی دیکتاتوریێتە. تۆ ئەبێت لە سنترالیزمەوە بچی بۆ دیسنترالیزم یعنی دابشکردنی دەسەڵات بۆ خوارەوە پەرلەمان ئەبێت دەسەڵاتی خۆی هەبێت دەستگای قەزایی بێت دەسەڵاتی خۆی هەبێت حکوومەت ئەبێت دەسەڵاتی خۆی هەبێت. ئەم دەسەڵاتانەش هەر هەمووی لە دەستورە ئەبێت دیفینیشن مەسەن پێناسە کرابێت و چێ دەسەڵاتی چیە و مەنداتی چی و مەنداتی چینی و چی ئەتوانێت بکە و چی نەتوانێت بکە. ئەمە لە کولتورێکی دیموکراتی ڕاستەقینە لێتە ئاراوە بەڵام لە باشووری کوردستان ئێمە ئەوەمان نییە هەر لە بەرەوەی حیزبەکان متمانیان بە خەڵک نییە. ئەوەی کەوا لە شاخ بووە و شۆڕشی کردو با بڵین ئەوانە ئەڵێن ئێمە ماندوو بووینە ئەبێ ئەم ئیستا ئەمە بەرهەمێکە بەرهەمی شۆڕشێکە کە ئێمە کردومانە کەواتە ئێمە بێ ئەم بەرهەمە خۆمان بیخۆین. بەڵام دەوڵەت داها بەڕێوە ناچێت تۆ ئەبێت دەوڵەت دەبێت تەسلیمی دەستی کۆمەڵی خەڵکی تەکنۆکرات بکەیت. چییە ئەو خەڵکە چییە کە ئەتوانێت لە هەموو بارێکە کاری خۆی بک بە باشترین شێوە تۆ بێ ئەوە بێنیتە پێشەوە. ئیتر من کابرا من لە شاخ بوومە پێشمەرگە بوومە خەباتم کردووە ئەو ڕۆژە من بۆ کوردستان پێویست بووم زۆریش گرنگ بووم. ڕۆڵەکەی منیش ئەو ڕۆڵی بینیومە لە تاریخا بۆم تۆمار کراوە ناسەڕێتەوە. بەڵام ئیمڕۆکە لەم ژیانەیە پێویست بەوەکە کەوایەکی تر بێتە جێگەی من ئەو کارانی تر بکەم من ناتوانم بچم ئەو کارەکەم و سلماندیشیان ناتوان بیکەن. ئەوە 24 ساڵ ئەمان لە باشووری کوردستانە بواریان بۆ ڕەخساوە کە بیسێ من ئەتوانن عقلی حاکمیەتیان بێتوان حکم بکەن بەڵام سلماندویانە کە فەشەلیان هێناوە. بەڵام لەگەڵ ئەوەش کە فەشەلیان هێناوە دەستیان لێبەر نابێت و بەجێی ناهێڵن بۆ خەڵک. ئەمەیە دیکتاتۆریەکە دروستەکات. لەبەرەوەش خەڵکەکە ئیسە تەحملی نەماوە هەموو مەسەلەکان وەرخەکان هەمووی کەشف بووە و خەڵک ڕژاوەتە سەر جادەکان. يعني ئەمە مەسلەیەکە ئاوایە دیکتاتۆریەت ئیمڕۆ کوردستان بەرەو دیکتاتۆریەتەچێ ئەگەر بێت و پێشی پێ نەگیرێ حساب کە تۆ دیکتاتۆریەت لە باشووری کوردستان دروست کردووە. یعنی ئەو حیزبە کە وەکو پارتیە پارتی بۆ خۆی بەرەو دیکتاتۆریەتەچێ. پاشم پارادۆکسە چۆن دەبێت یانە ئەگەر بڵین باشووری کوردستان بەرەو دیکتاتۆریەتێکی ئاوا دەچێت لە کاتێکیشدا کە سیستمێکی بڵین هەیەکە ئێستا سیستمی پارلەمانیە پارلەمان هەڵبژاردن دوای ئەوە دیارە کێشەی دیکە هەیە بۆ نمونە سەرۆکایەتی هەرێم و زۆر قەیرانی دیکە کە تێکەڵ بەم کێشەیە بووە. بەڵام بە هەر حاڵ دیسانەکە تۆ پێت وایە پارتی تا چەندە دەتوانێت بچێتە پێشێت لەمەدا یانە هەموو سیستمێک کە تا ئێستا بۆ خۆی بانگەشێ بۆ دەکە یانە لانێکم یا سیستمێک کە پارتی بە دەسەڵات گەیاندووە پارتی ئێستا سەرگۆزیرانی حکوومەتی هەرێمی هەیە تا چەندە پارتی مەجای چوونە پێشەوەی هەیە لە پێشێلکردنی ئەو یاسایانش کە ئێستا کە بڵێن هەیە و بۆ خۆشی پەسەندی کردووە. ئەمە هەمووی پێیوەستە بەوەی کە گۆڕان و کۆمەڵ و یەشێتی چۆن بەرخورد دەکەن لەگەڵ ئەو زروفەی کە ئێستاشی هاتوتە ئاراوە. بەڕاستی ئەم ڕۆژانەی کە لە بەردەممانایە وەکو سەنگی مەحەک وایە بۆی کە گۆڕان و یەشێتی و کۆمەڵ چۆن بەتایبەت کاڵێن کۆمەڵ یەکگرتوش تامان لەگەڵ یانایە بە شێوەیەکی زۆری نیوە یەکگرتوش لەگەڵ یانایە ئەمانە
ئەم ڕۆژگاری کە لە بەردەمایە چۆن لەگەڵ ئەم هەڵس و کەوتەی کە پارتی کردوێتی ئەمان بخۆیان بەرخود دەکەن ئەمەیە کە بڕیارەدات ئەگەر بێت و ملی بۆ کەچ بکەن دەنگ نەکەن ئەوە بۆ یەشێتە سەر ئەگەر بێت و دەنگ بکەن و هەڵوێ زۆر بگرن و جەماوەر ڕێک بخەن و داخوازەکانی جەماوەر کۆبکەنەوە فۆرمولەی بکەن و واز نهێنن لەو داخوازیانە و من نەدەن بۆ پارتی خۆیان چێشنەوە لە حکومەت ئەوە معنای وایە پارتی بۆی ناسێتە سەر بەس ئەمە لە ئاستی سیاسی و حیزبەکاندا بەڵام لە ئاستی بڵین خەڵکدا ئایا سیستمێک کە 20 ساڵی ماڵین لە باشووری کوردستان سیستمێکی دیموکراتیکە سیستمێکی پارلەمانیە هەڵبژاردن هەیە ئەی لەگەڵ ئەی ناکۆکی و ناتەبایەکان لەگەڵ و سیستمەتشی لێ دێت کاتێک کە پارتی بەڕادەیەک بچێتە پێشەکە بڵین ئەوەش کە هەیە ئێستا لە بەرچاوی نەگرێت خۆی ینی وەکو ڕێکخراو ئەمە وەکو ڕێکخراو ئەگە قسە بکەین جەماوەر چیە جەماوەر ئەگەر بێت و ڕێک نەخرێت خەڵک چەندێک بێتە سەرجادەکان ئەگە داخوازیەکان ڕق و قین و داواکاریەکانیان و خواستەکانیان و خەونەکانیان ئەگەر بێت و فۆرمولە نەکرێت ڕێکخراو نەکرێت ڕێکخراوێک سەرپەرشتی نەکات ئەو قوربانیش ئەبێ خوێنش دەڕشێت خەڵک لە دوایە وردەوردا ئەسێتەوە ماڵی خۆی دانیشێت بەڵام ئەم ڕەوشە ئەبێ ڕێک بخرێت ئێستا ئەو ڕێکخراوانی کەوا هەیە ئەمانە کەوا لە دەسەڵاتن لە ناو حکومەتی بنکەفراوانە لایەکیان وەکو بڵێ سەرچێشی کردووە کە پارتیە لایەنەکانی تر پەراوێز خراون ئەم لایەنانەی تر ئەمان چۆن بەرخود دەکەن ئەبێ ئینسیاتیڤ بخەنە دەستی خۆیان لە ڕێگەیکی لە ڕێگەوەی کەوا هەنگاو بنین کە ئەم زروفە قبول نەکەن لە پارتی ئەم زروفە قبول نەکەن لە پارتی ئەگەر قبولی بکەن ئەوە بۆ یەچێتە سەر خەڵک بۆ خۆی هەرەتوانێت خۆ پیشاندان بکەماوە لەوانەیە پارتی بۆ نمونە بۆ لە خشتەبردنی خەڵک بێت چی بکات ئەو پارانی کەوا کۆی کردوێتەوە و بردوێتە دەرەوە ئەمانە هەندێکی بێنێتەوە موچە بدا بە خەڵک بۆ نمونە بەتایبەت لە منتیقەکان ژێر دەسەڵاتی خۆی موچە بڵاو بکاتەوە پارە بدا بە خەڵک لەو زروفەیە خەڵکەکە هەندێکەیە چکم خەڵک ئەگە واعی نەبێ ئەگە هوشیارەتی سیاسی نەبێ زوو دەخەڵەتێنرێ خەڵکی باشووری کوردستانیش بەزەمە دەتوانێت وەکو حەبێکی بڵێن موسەکین بێ یعنی بۆ وەختێکی کەم بەڵام کێشەیەکی دیکە کە لەم پەیوەندەدا هەیە یانە کاتێکم باسی سیستەم دەکەین سیستمێکی پارلەمانی سیستمێکی دیموکراتیک و هاوکاتیش لەسەرەوەی ئەم سیستەمە حزبێک دەسەڵاتێک کە سیستمەکە بڵین پێشێل دەکات بەتایبەتی لە پەیوەندی لەگەڵ سەرۆکایەتی هەرێمدا کێشەیەکی دیکە زەق بۆ نمونە ئەوەی کە سەرۆکایەتی هەرێم بڵین مەسعود بارزانی ڕکەبەری نییە یانە دروست لە هەمان عقلێتەوە کاتێککە ئێمە ئاڵێن سیستەمی پارلەمانی هەیە کاتێکە ماڵێن دوای سیستمی سەرۆکایەتیش هەیە هەڵبژاردن یانە دیموکراسی هەیە خەڵک دەنگ دەدەن ئەو دەمە کەسەکە کێیە یانە وەزنی کەسەکە کێیە بۆ نمونە زۆر گرنگ نابێت لە تێرمی دیموکراسیدا یانە لە باسی دیموکراسیدا ئەوەی کە بۆ نمونە بێت هاوتای بۆ نمونە مەسعود بارزانی کێ بێت بۆ ئەوەی کە بتوانێت بربەرەکانی لەگەڵ ئەو بکات بۆ نمونە ئێستامە کەسێکی وەکو دکتوری سۆرۆکی پارلمانی کوردستان کە کەسی نەیدەناسی بەڵام وەکو کەسێکی تکنۆکرات یان جیاواز لەوەی کە سەر بە چلایانێکە دەتوانێت کە ناوێکی بێناونیشانە بەڵام لە سیستمێکی دیموکراسیدا بتوانێت دەستگایەکی گەورەیەک و پارلمانی کوردستانیش بەڕێوەبەرێ ئێوە لێرەدا یانە ئەو دیسانەکە ئەو پارادۆکسە چۆن ئەبینن کە هەموو ئێستا یەکێک لە قەیرانەکان بڵێن قەیرانی کە سەرۆکایەتی هەرێمە بۆ مەسەلەوەیە کە مەسعود بارزانی ڕکەبەری نییە ئایاوە بۆ خۆی کێشەیەکی گەورەی خودی سیستم و کۆمەلگاکە نییە کە نابێت کە بۆ نمونە باسی نەبوونی بەدیل دەکرێت نەبوونی بڵین ڕکەبەر دەکرێت بۆ مەسعود بارزانی خۆی ئاخر یعنی چێن ئەوانەی کەوا دەڵێن کاک مەسعود جێگرەوەی نییە و بەدیلی نییە چێن ئەوانەوە دەڵێن ئەوانەی کەوا دەڵێن پارتی بۆ خۆیەتی پارتی چیە لە ناو پارتیشە مەسەلەن بنەماڵی بەرزانیە کە ئەوان بەرژەوەندیان لەوەدایەکەوە کاک مەسعود مێنێتەوە ئەوان بخۆیان وادن ئەژنا لە وڵاتێکە ئەستان هەر زۆر شەرم و زۆر عیبە بڵێ وڵا کەسێک بەدیلی نییە چۆن بەدیلی یعنی قابل 5 میلیۆن ئینسان یعنی ئەم 5 میلیۆنە ئینسانە ببوورن وادەن خۆ ئاژەڵ نین کاکە خۆ خەڵک یعنی چی یعنی ئەم هەموو ئینتەلێکتوێلایە ئەم هەموو ڕۆشنبیرە خەڵکی وڵات پارێزەیە سیاسەتمەدار هەیە لە هەموو بارەکان ئێمە کەوادرمان هەیە چۆن خەڵک نییە بەدیلی مەسعود بارزانی هەموو کەسێ بەدیلی هەیە چۆن بەدیلی نییە بەڵام ئەوان ڕێگە نادەن ئەو بەدیلە بێتە پێشەوە ئەوان ڕێگە نادەن بەدیل ئەسن باسی بەدیلیش بکرێت ئەڵێن نەخێر هەر ئەوە ئەمە مەسەلەکە یعنی کولتورەکە لەوە سەرچاوەگرێت و خودی ماڵی بنەماڵی بەرزانی ئەو شتیان هێناوە بەستم خودی تەناقۆزی ینی نەبوونی بەدیل لە سیستمی دیموکراسیدا
یعنی ئێمە هەمومان هاوڕاین یانە بە پارتیشەوە هاوڕاین کە سیستمی ئێمە سیستمێکی دیموکراسیە خەڵک ئازادە دەنگ دەدات تەنانەت ئەوان داوا دەکەن سەرۆکیێرەمیش لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێ بەڵام خودی ئەو عقڵیەتەی کە بەدیلێک نییە بۆ مەسعود بارزانی ئایا تەناقوزێکی نییە لەگەڵ ئەو بانگەشەی کە ئێمە بۆ هەڵبژاردن و بۆ دیموکراسی زۆریش تەناقوزیە تامان دوشتی زۆر تەناقزن لەگەڵێکە بەڵام من بەش بە حاڵی خۆم قەناعەتم بەوە نییە کە ئێمە لە باشووری کوردستانە بەڕاستی سیستمێکی پەرلەمەنتاریزمان هەبێت ئەوە نەبووە یعنی ئێمە پەرلەمانێکمان هەیە وەکو قاوغێ وەکو دەستگایە و دامەزراوەیەکمان هەیە کە پێی دەڵێن پەرلەمان بەڵام ئایا ئەو پەرلەمانە توانێتی ئیشی خۆی بکات نەیتوانێت ئیشی خۆی بکات چێ نایە لە ئیشی خۆی بکات حیزبەکان نایە ئیشی خۆیان بکات ئەمەیە مشکلەکە یعنی تو هەتاکو و حیزبی ئاوات هەبێ ئەو کولتورە سیاسی هەبێ 50 هەڵبژاردننی تریش بکەی ئەو هەڵبژاردنانش عینەن مایەپووز دەرەچێ سەرنجام تو هەر کۆمەڵی کادری ئاوا زیرەک دێتە ناو پەرلەمان و کە گوێ لێ ڕاناگرێت خۆیمە هەندێک کەوادرمان هەیە لە ناو پەرلەمانە بەڕاستی ئیشەکەن دەنجام بڵندە کاریان کردووە ڕاستیەکانە خەنە ڕوو راپۆرتە خەنە ڕوو پێشنیار ئەەکەن قانون داوای قانونەکەن پێشنیار بۆ قانونەکەن بەڵام چێ گوێی لێ ڕاگرێت چێ هینەکە ئەوتە فەرم و قانونەکە بۆ خۆیان بڕیاریاندا کە کاک مەسعود 1 ساڵێکی 2 ساڵی بۆ زیاد بکەن بە هیچ شێوەیەکی تر جایەکی درێژ نەکێتەوە مەنداتەکەی خۆی بڕیاریدا خۆی قبولی کرد بەڵامەتان ئێستاچەیە خۆشی پێشێری دەکات ئەمە خۆی چی ئەمە چیە گەێنێ ئەمە بەڕاستی لە پراکتیکە ئەوە گەێنێ کە ئەم ئینسانە کە ئەم حیزبە باوەڕی بە یاساژ نییە باوەڕی بە دیموکراتیت نییە باوەڕی تەنانەت بەوەش نییە یعنی وعدی بۆ وعدی سۆز و قسەکانی خۆشی کە ئەیدات هیچ ینی تطبیقی ناکە خۆی لە کۆنگری خۆیانە بۆ نمونە کاک مەسعود لە کۆنگرەکەی ئەڵێ لە شوێنی تریشە لە پرس کۆنفرەنسە باسەکە دەڵێت هیچ کەس لە من ئاسانتر نییە بڕوا ئەگەر بێت و خەڵک منی نەویست ئێکاکەوتە خەڵک هەمووی هاوارەکە ئەڵێ کاکە بڕۆ و دوایەوە بەپێی قانونیش تۆ بە مافی ئەوە نییە بێنیتەوە کەچی ناڕوات باشە بەشێکی تری وەکو لە سەرەتای بەشێکی تری ئەم مەسلەیانە بڵێن یا هۆکاری پشتەوەی خۆپیشاندان و ناڕزایەتەکان وەکو سەرەتاژ ئاماژەمان پێکرد مەسلەی ئابووریە نەدانی موچەیە بەڵام دەزانی سیستمێکە لە باشووری کوردستاندا هەیە ئەوەی کە بازاڕی ئازاد ئەوەی کە لەسەر کاغەز هەیە دیسانەکە سیستمێکە کە لە وڵاتانی دیکەش هەیە فرۆشتنی نەوت و تجارەت و تازە زۆر لەوەش دەچنە پێشە باسی بە دووبەیکردنی کوردستان و زۆرشی دیکەکە لە ئەوەی لە کوردستاندا بەڵام بەرحاڵ سیستمێکە کە لە بواری ئابووریەوە خەریکی بڵێن خەریکە تووشی کولاپس بێت ئێوە سیستمێک کە نەتوانێت موچەی مەسەلەن بڵێن فەرمانبەرانی هەرێمێکی وا بچووکی کوردستاندا بەتایبەتی کێشەکە بێژگەلەوە دەگەڕێنەوە بۆ چی دیکەش یانە ئەو سیستمەی کە ئێمە بە ناوی سیستمی بازاری ئازاد لە کوردستانە دامانناوە یا بڵێن لە کوردستاندا هەیە تەناقوز یان بڵێن کێشەی ئەوەی کە دەکوترێت و ئەوەی لە کردەوەدا دەکرێت هەتا ئێستا لە بواری ئابووریەوە لە بواری تجارەتەوە فرۆشتنی نەوتەوە هەمووی ئەوانە چ کێشەیەکی بۆ کوردستان دروست کردووە من بەش بە حاڵی خۆم قەناعەتم وان نییە کە ئەو سیستمی ئابووری و بازاری ئازاد کە لە وڵاتانی تر هەیە ئێمە بتوانین لە کوردستانشە بە هەمان شێوە باسی بکەین لە وڵاتانی تر قانون هەیە مەسەن بازاری ئازاد بەپێی کۆمەڵی قانون تۆ بازاری ئازاد دروستەکەی مەسەن بازاری ئازاد ئەو بەرەڵایەتی تیانیە کە لە باشووری کوردستانە هەیە لە باشووری کوردستان بێسەروبەریەکی یەکجا زۆرەیە وەکو ئەو وایە مەسەن ناوچەیەکی زۆر دەوڵەمەند و بە پیت و بەرەکەت هەیە و کۆمەڵی خەڵکاتووە پەلاماری داوە و ئەوێ تاڵانی کات ئیمڕۆ لە باشووری کوردستان تاڵانکردن هەیە بۆ نمونە مەسەن زۆر خەڵکێ باسی کەپیتالیزمەکە لە باشووری کوردستانە بە قەناعەتی من کەپیتالیزم بە معنای کەپیتالیزم لە باشووری کوردستانە نییە بۆ لەبەرەوە کەپیتالیزم کولتوریەکە مەسەن خەڵک شەریکە دروستەکە خەڵکی اختراعێکە کات داهێنانێکە کات خەڵکێکی دەوڵەمەندیش پارەدار فینانسیێری ئەو اختراع و ئەو داهێناناکات و ئەبێتە بەرهەم و ئەخرێتە بازارەوە و ئیتر تۆ لەوانەیە بەپێی کۆمەڵی یاسا تۆ ئەو بازارە دروستەکەیت و بازارێکی ئازاد دروستەکەی لەوانەیە کە خزمەتی خەڵکی شەکات بەڵام لە باشووری کوردستان تاڵانکردن هەیە مەسەن لە باشووری کوردستان زۆر شەریکات هەیە کە دێت عەقد و مەقد دوشتی ئاواکەن دوو شەریکەی گەورە هەیە دەستیان بەسەر هەموو شتێکاگەڕۆ مۆنۆپۆلیان داناوە لەسەری ئیتر تۆ لەگەڵ ئەوانە ئەگەڕێک نەکەوی مستەحیلە بتوانی کار بکەیت چەندەها خەڵکمان جۆ لێ بوو ڕۆیشتەوە بە پرۆژەی زۆر باشەوە بەڵام نەیان هێشت بکات لەبەرەوەی کابراملی بۆیان نەدا نەچۆ ژێرباری ئەوان لەبەرەوە نەیان هێشت کارەکانی بکات ئەمە مەسلەیەکی بەرەڵایەتیە لە مەسلەی ئابووری کوردستانە ئابووری کوردستان بەڕاستی
ئەمان هەمویان کۆکرێتەوە لە مەسلەی نەوتە مەسلەی نەوت و فرۆشتنی نەوت ئەژناخۆی کوردستان لە بناغەدا ڕاستە ئێمە دەوڵەمەین لە بای نەوت و غاز و ئەوە بەڵام نەوت و غازەکە خۆی ئێمە خۆماش دەری ناکەین شەریکاتی بێگانەیە دەرێکە ئێمە تەنها هەندێک لە پارەکەی ئەدرێ بە ئێمە تاوەکو ئێستاچێش تاوەکو چەند ساڵی پێش ئێستش نەوتی کەرکووک و خانەقین تاڵانەکە لایەن حکوومەتی عێراقیەوە مەسلەکە خۆی ئەوەیە خۆ کوردستان وڵاتێکی پیشەسازی نییە کە وەکو نەرویج بۆ نمونە شەریکاتی گەورەی هەبێت و خۆی نەوت دەربکات و غاز دەربکات و دوایە ئەم هەموو پرۆدوکتی لێ دەربکات نەوتی ڕەش بۆ نمونە 200 بەرهەم دەتوانین لێ دەربکەیت لە چیمیای ئێمە خوێندومان خوێن خۆ لە باشووری کوردستان چی لێ دەرەکرێت نەوتەکە فرۆشێت و تەواو بە پارەیەکی کەم و ئەو پارەکەمەش تەفروتو ناکرێت لە باشووری کوردستان ئێمە کشت و کاڵ و ئاژەڵداریمانەیە وەکو بناغی ئابووری بەڵام ئەمان هەر لە سەرتاوە چونکم عقلی حاکمیەتیان نەبوو ئەمانە بیریان لەوە نەکردەوە کەوا جارێکی تر کشت و کاڵ و ئاژەڵداری لە کوردستانە زیندوو بکەنەوە خەڵک بکەنە خاوەن ئیش مەسەن ئەو 4-5 گوندەی کەوا حکوومەتی عێراقی وێرانی کردو ئەم خەڵکی گواستبووە بۆ ئۆردوگازۆرە ملێکان خەڵکەکە بێکار و بێ ئەوە بوو تر لە دوایە کە سەرهەڵدانیش ڕوویدا ئەمانە هەموو ئاوێتەی شار بوون ئاوێتەی شار بوون تێکەڵ بە شار بوون ئەما لە باتی ئەوەی کەوا بیان جێڕنەوە بۆ گوندەکانی خۆیان لەوێەوە بیان کەنە خاوەن کار بیان کەنەوە خاوەن وڵاتەکە بیان بەستنەوە بە خاکەکەەوە بە وڵاتەکەەوە هەستان چیان کرد هەمویان هێشتەوە لە ناو شار کردیانیان بە پۆلیس کردیان بە موچەخۆر کردیان بە پێشمەرگا بۆ ئەوەی کەوا بە خۆیانیانەوە بەستنەوە دەنجیان پێ بدەن و بیان کەن بەهێزی شەڕکردن بۆ خۆیان بۆ ئەوە بوو ئەو ئاواشیان لێ کردووە لەبەرەوە کشت و کاڵ و ئاژەڵداری لە کوردستانە زۆر دواکەوتوە ئێستا بۆ نمونە زۆر شتەیە لە ئێران و تورکیاوە بۆ ئێمە دێ بەڵام ئەم شتانە هەر ئێمە بۆ خۆمان خاوەنین کاتی خۆی ئەگە بگرێتەوە بۆ شەستەکان لە کوردستان لە باشووری کوردستان بەرهەمی کشت و کاڵ و ئاژەڵداری ئەوەنە زۆر بووە هەم بەشی باشووری کوردستانی کردووە هەم نردویانە بۆ عێراق و بۆ دەرەوەی عێراقیش لە هەندێک ڕۆوە ئەزان ئێمە چەنێ سێ و چەنێ ترێ و چەنێ هەرمێ و چەنێ و نازان چیمانێک کە ئەگەر ئەمانە عقلی حاکمیەتیانە بۆ ئەیانتوانین چەنەها پرۆدوکتی جۆراوجۆر لەم بەرهەمانە بەرهەم بهێنن و ئاعتیمادیش بکەینە سەر خۆمان بەڵامیان نەکردووە هەمویان بەسوتەوە بە نەوتەوە نەوتەکەش ئاوهای لێکراوە قۆڕکیان کردووە بۆ خۆیان و تاڵانیان کردووە ئێ خەڵکەکەش تەپان تەحمولی ئەو وەزع ناکات کاکەوان ئێستا لەباری سیاسیەوە باسمان کرد کە سیستمێکی پارلەمانی بەدەستی عقڵێتی خێڵەوە فەشەلی هێناوە یان لەباری سیاسیەوە سیستمەکە نەچۆتە پێشێ بۆ ئەوەشە کە بڵین مەودا لە نێوان خەڵکو و دەسەڵاتدا دروست بووە باسی ئابووریشمان کرد کە ئابوورێکی سەقەت کە حتا بڵین موچەی ئاسایی کە مافی ئاسایی خەڵکیە بەدابین نەکراوە بە هۆی دیسانەکە سیستمێکی سەقەتی ئابووری ئەمەش هەمووی دەگەڕێتەوە بۆ بڵین عقلیەتێک کە لەسەرەوەی ئەمەیە عقلیەتێکە یانە لەسەرەوەی بڵین سیستمی سیاسی و لەسەرەوەی سیستمێکی ئابووری کە یانە بڵین بەڕێوەبەری وڵات حکوم دەکاتوە کوردستانی تووشیەوە کردووە ئەم سیستم و مەنتالیتێش دەزانین مەنتالیتەی جیلێکن کە شۆڕشیان کرد جیلێکن کە شۆڕشیان کرد و ئێستا خۆیان بە خاوەنی کوردستان دەزانن بەڵام هاوکات جیلێکی تریش هەیە لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردوودا یانە کەسێکە لە ڕاپەڕینا گەورە بوو بێ ئێستا لە تەمەندا یانە دەتوانێت بڵین وڵات بەڕێوەبەرێت وەکو بڵین پێگەیشتی فیزیکی مەبەستمە بەڵام ئێستا دوو جیلی بڵین شۆڕشێن دوو جیلێکی دوای ئەوەش ئێوە بەگشتی یانە وڵاتێک کە بەم شێوەی کە باسمان کرد کەوتوتە دەستی ئەم جیلەوە بەم بڵین لەم ڕوانگەوە داهاتووی کوردستان و جیلێکە حکوومەتێکی ئاوای بۆ بەجێماوە کۆمەڵگایەکی بەستە کۆمەڵگایەکی ئاوا دەکەوتۆ چۆنە بینن خۆی لە ڕاستیدا تۆ ئاماژت بە شتێکی زۆر گرنگ کرد نەوەیە کە لە شاخ بوون شۆڕشیان کرد ستا تەمەنیان با بڵین چۆتە نیوی دوای با بڵین ژیانیان و تەمەنیان لە 45 و 50 بەرەو ژوور و ئەو نوێشی کەوا لەم ماوەیە لە ماوەی کە من لە نەوەتەکان لە 91ەوە لە ڕاپەڕینەوە چەند ساڵێ بوو تەمان و ئێستاشیە بوونەتە 30 ساڵ و 35 ساڵ و ئەوە خۆی مشکلی هەرە گەورە چییە مشکلی هەرە گەورە ئەوەیە کە مرۆڤ هەندێک جار نائومێ دەبێ ئەوەیە کە پەروەردە لە باشووری کوردستان نەبووی سە بۆ نمونە لەم ماوەیە کە 24 ساڵ ئەمانە حکمیان کردووە لەبەرەوەی ئەمانە کولتورەکەیان ئاوها بووە بیرکردنەوەیکی سەقەتیان هەبووە بە شێوەیەکی زۆر خراپ بەرخوردیان کردووە لەگەڵ سەرۆت و ساماینەتەوەیە خەڵکیان پەروەردە نەکرد خۆی ئینسان چیە ئینسان بریتێ لە پەروەردەکردن تۆ ئەگە ئینسانی پەروەردە نەکەی ئەو ئینسانە ئینسانشی بەدبەخت و بەسزمان دەرەچێت
هەر لەبەر ئەوەیە لە هەموو وڵاتانی پێشکەوتوو سیستمی پەروەردەیان زۆر پێشکەوتووە، خەڵک پەروەرداکەن، ئینسان پەروەرداکەن. ئێمە لە باشووری کوردستانە خەڵکمان پەروەردە نەکردووە. خەڵکێکەیە مەسەلەن بۆ خۆی پەروەردە کردووە، بەڵام ئێمە باسی گەل ئەکەین بە شێوەیەکی گشتی باسەکەین. ئستەمەکارن بەس یەک پرانتسێک دواتر بەردەوام بە باش ئێمە باسی سیستمی پارلمانیمان کردمە سیستمێکمان هەیە پارلمانی، بەڵام بەڕێوە ناچێت تۆ بۆ خۆت سیستمێکی کارتۆنیە. سیستمێکی ئابووری هەیە گوایە بازاڕی ئازادە و نەوت فرۆشتنەوە ئەمەیە، بەڵام دیسان موچە نییە. بەڵام ئەگەر پەروەردەش هەبیانە لەسەر کاغەز ئەم پەروەردە بەڕێوە نەچێت چی یانە لێرەدا پێت وان نییە کە ڕیشەی کێشەکە وەکو ڕیشە چییە؟ نەبوونی کولتورێکە کە ئێمە پێی پەروەردە بووین یا ئەوەی کە تەناقوزێک هەیە لە بینی تیۆری و ئەوەی کە لە کردەوە تا بەڕێوە دەچێت چییە پێت وایە؟ خۆی مشکلەکە من بەش بە حاڵی خۆمە جێڕمەوە بۆ ئەوەی کە مەسەن کە من باسی پەروەردەم کرد لێرانە مەسەلەکە ئەگەڕێتە بۆ ئەخلاق و وجدانی ئینسان. ئەخلاق و وجدانی ئینسان زۆر مهمە، لە هەموو حاڵەتێکا مهمە، لە هەموو شوێنەکە ئەخلاق و وجدان زۆر مهمە، عەقڵ و ئەخلاق و وجدان. لە باشووری کوردستانە خەڵک مۆدێلێکی زۆر خراپی بینیوە، سەرکردەکانی بینیوە. ئەم سەرکردانە وەکو نمونەیەک بوونە بۆ ئەوان. ئێستا خەڵکەکەش بۆ خۆی بۆ نمونەوەکو ئەوان بیرەکات. ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە کاک مەسعود بڕوات، ئەگە زەلامێشتر بێتە شوێنی کاک مەسعود هەروەکو ئەو بیر بکاتەوە چیمان کردو؟ هیچمان نەکردووە. تۆ ئەگەر حکومەتی بۆ نمونە کاک نێچیر بڕوە، کاک نێچیر بڕوایەشیشتر بێتە جێگەکەی هەروەکو ئەوە بێ کولتور و عەقڵەکە و ئەخلاقەکە و وجدانەکەی وەکو ئەوە بێ، یعنی هیچمان نەکردووە. لەبەرەوە ئێمە زۆر گرنگە شۆڕشێکی ئەخلاقی جوولانەوەیەکی ئەخلاقی وجدانی لە باشووری کوردستان دروستکەین، خەڵکی پێپەروەردە بکەین. بەڕاستی من ئومێدێکە گەر هەم بێ بەوەیەکەوە هەندێک خەڵک بکەوێتە خۆ لە ناو ئەو کاوسەیە وە کۆڵێ بخۆیان نابچنەوە مراجعەی ذاتی خۆیان بکەن بە شێوەیەکی ڕێک و پێک و بە وجدان و ئەخلاق لەگەڵ یەکتریە و لەگەڵ سەرەت و سامای نەتەوەیە لەگەڵ ژینگەیە لەگەڵ ئاژەڵا بەرخورد بکەن. ئەمە زۆر گرنگە. بۆ نمونە ئەو جوڵانەیە کە ئێمە بینین باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان بەڕاستی ئەو جوڵانەوەیە. ئومێدێکی ئەوە هەیە کەوا هەندێک خەڵک کە لەویانەوە مەسەلەن بۆ ڕوحە پەروەردە بێت ئەو ڕوحە بگوازێتەوە بۆ باشووری کوردستان و خەڵک بۆ خۆی بە شێوەیەکی گشتی لە دەرەوەی دەسەڵات فریای خۆی بکەوێت، بۆ خۆی پەروەردە بکات و بۆ خۆی بیر لە چارەسەر بکاتەوە بۆ وەزعی خۆی و بۆ وەزعی باشووری کوردستان. ئەژنە ئەگەر ئێمە چاڕوانی ئەوە بین ئەلەم وەزعەیە تۆ دەسەڵاتی تر دروست بکەیت دەسەڵاتەکە لەو دەسەڵاتی کە ئێستا هەیە باشتر بێت. ئاوا بەپەلە زۆر زەحمەتە. لەبەرەوە یەکەم ئەمانە مەجال نادەن بۆ ئاسانیە، دووەم خەڵکەکە تۆ پەروەردە نەکردووەکەوە خەڵکێکی تر بێتە پێشەوە. ئەوەی کەوا هەیە ئەم حیزبانن و هەندێک ڕێکخراوی تری سێبەر هەیە کە ئەوانش بوانەوە بەستراونەتەوە بە شێوەی جۆراوجۆر. ئەماش توانایان نەبوو، چکە ئەمانی 24 ساڵ لەویانن نەیانتوانێت ببنە ئۆپۆزیسیۆن و نەیانتوانێت خۆیان لەسەر ساحەکە بسەلمێنن. لەبەرەوە زەعیف بوونە ئەوانیش ناتوان ئەو کار بکەن. خەڵکیش متمانی پێیان نییە، ئەگە متمانی پێیانە بۆیە چوونە پاڵیان. لەبەرەوە ئەبێت چی بکرێ؟ بە قەناعەتی من ئەبێت خەڵکی فریای خۆی بکەوێ، ڕێکخراوەیەکی نوێ دروست بکات. ئەم ڕێکخراوەیە دەبێت زۆر بەوری لەسەر خۆی ڕابوەستێت، ئەبێت نەفەس درێژ بێ، ئەبێت تەحمل بکە. ئێمە بێ بیر لە چەند ساڵی تیژ بکەینەوە، بەڵام ئەگەر باز لە حەلێک بکەین کە حەلێکی خێرا بێ، ئەوەیە کەواتەوە ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوات حکوومەتێکی ئینتقالی دروست بکرێت. ئەم حکوومەتە ئینتقالیە بە هیچ شێوەیەک ئەم وەزیرانی کە ئێستاشیان و حکومەکەن ئەمانە ئەبێ هەر هەمویان دوور بکەونەوە لەو حکوومەتە بۆ ماوەیە کە تاکو هەڵبژاردنێکی تر ئەکرێتەوە و لەو هەڵبژاردنیە و لەو ماوەیە کۆمەڵی خەڵکی تر کۆمەڵی خەڵکی تەکنۆکرات لە دەروەوی وڵاتش خەڵکێک بچێتەوە بۆ وڵات لە ناوەی وڵات خەڵکێکی دڵسۆز و باشێ ئەوانیش دەبێ خۆیان دوورە پەرێز نەگرن، هەموو بەیەکەوە بە پەرۆژ بن بۆ وەزعی وڵات و لە حکوومەتێکی نوێ و لە ڕێگەی هەڵبژاردنەوە هەڵبژاردنێکی نوێ بکرێت، پەرلەمانیشی نوێ و کارا دروست بکرێت و هەوڵ بدرێتکەوە جارێکی تر باشووری کوردستان بخێتەوە سەر سکەی ڕاستەقینە و ڕێگای ڕاستی خۆی. ئەژنا بەڕاستی بەم وەزعیکەوە ئێستا هەیە و لە پراوێزی مەسەن لە سێبەری ئەم شەڕێکەوە ئێستا هەیە و حکوومەتی عێراق و دژمنەکانش خوازیان لە ئێمە نێنا، ئەوانیش بە هەزار شێوەیانەوە ئەو تەجروبێ لە ناو بەرن. لەبەرەوە بێ زۆر ئاگاداری خۆشمان بین لەمەیە. ئەمە وەزعەکە وا لە یەکا کەوا بەڕاستی وەزع زۆر خراپ بێت. کاکەروانەوەکو دووە پرسیار پرسێکی دیکە لە ماوەیەشدا کە بەتابێت زۆرتر کەوتە ڕۆژەف ئەوەیە کە لە ڕاستیدا ئێمە وەختێک کە باسی باشووری کوردستان دەکەین یانە وەکو چەمک باشووری کوردستان وەکو ناو هەیە وەکو چەمک، بەڵام لە کردەوەدا باشووری کوردستان چەند هەرێمێکە و چەند پارتیەکی جیاوازیش بەڕێوەی دەبن. هەرێمی سلێمانی هەیە، هەولێر هەیە، دواتر کەرکووکیش هەیە بە شێوەیەکی دیکە و وڵاتێکی لە ڕاستیدا پارچەکراو لە هەر بارێکەوە.
ڕاست لە ناوەڕاستی هەموو بڵین ئەمەدا خۆپیشاندانەکانیشی بێتە سەر ناڕەزایەتەکانیشی بێتە سەر نەدانی موچە و ئاژاوە و هەرجومەرجێکیش کە لە کوردستانە بێتە سەر بەڵام دیسانەکە باسی باشووری کوردستان و دەوڵەتی کوردی ئەو شتانە ئەکرێت. پێت وایە ئەم قسانە چەندە پشگیری لە ناو خەڵکدا هەیە کە خەڵک بۆ خۆی پێش هەموو شتێک دابش بووە بە چەند هەرێم بەسەر چەند هەرێمێکدا دوای ئەوەش لە ڕەوشێکی ئاواشدا دەژیت. ئەم دروشمە چەندە سرنجڕاکێشە بەتایبێت جەنابەت ئەزمونێکی درێژیش هەیە لە پەیوەندی لەگەڵ بڵێ ناو دروشمەنەتەوایانە و سازکردنی وەختی خۆی لە ئەندامون لە پارلمانی دەرەوەی پارلمانی کوردستان لە دەرەوەی وڵات و ئەو شتانەدا ئەم دروشمە چەندە سرنجڕاکێشە بۆ خەڵکێکە لەو هەلومەرجەشدا هەر دیسانەکە بۆ نمونە ئێستا پارتی ئێستاش دەست لەوە ناکێشێت کە ئەوان دەوڵەتی کوردی دروست دەکەن لە وڵاتێکی ئاوادا. ڕاستیدا ینی لەگەڵ ڕێزیشم بۆ ئەو بەڕێزانە کە باز لە دەوڵەتی کوردستان ینی ئەو دروشمە هیچ معنایەشی نەما هیچ ناوەڕۆشیشی نەما تۆ کە دەوڵەت دروستەکە بێ خۆتی بۆ ئامادە بکەیت پێش هەموو شتێک تۆ ئەبێ خەڵک بۆ لای خۆت ڕاپێشی متمانەی خەڵک بۆ لای خۆت ڕاپێشی تۆ کە دەوڵەت دروستەکەی ئەسڵەن پێش ئەوەی باسی دەوڵەت دروستکردن کە ئەبێ ئەو میکانیزمان دروست بکەیت کەس بینی ئەبنە گەرانتیەک بۆی کەوا تۆ ئەو دەوڵەتە لەسەر پێی خۆی ڕابگەی بۆ نمونە لەشکرێکی نیشتیمانی ئەبێ دروست بکەیت بۆ نمونە تۆ ئەبێ دەست پاک بێ لەگە سەروەت و ساماینەتەوەی و سیستمێکی بانک دروست بکەیت هەنی هەموو ئەو میکانیزمانی کەوا هەیە تۆ ئەبێ دروستی بکەیت اینجا لەودا مەسەن متمانەی خەڵک کە زۆر گرنگە بۆ لای خۆت ڕاکێشە ئەو ساکە تۆ توانی بازە دەوڵەت بکەیت ئیستا تۆ دەوڵەتی ژەبێت تۆ لە هەرێمێکا دروستکە ئێمە بۆ خۆمان مەسەن ڕخناگەین و هێڕشەکەینە سەر کۆلۆنیالیزمی کۆن و ئەڵێن وڵا ئینگلیز وای لێمان کردو وڵا فەڕەنسا وای لێمان کردو وڵا عوسمانیەکان وایە لێمان کردو ئێ باش کاکەەوە خۆچت کوردستان دابش کردو هەرێمێک تەیە هەرێمەکەت کردوێتە چەند بەشێکەوە لەبەرەوە ئەمانە هەمووی هەر دروشمی وەختی و بازاریە یعنی لەوانەیە هەندێک خەڵکی ساویلکە وەکو سلعەیە بیکڕۆ بیفرۆشی و باوەڕی پێ بکە بەڵام خەڵکی عاقڵ و وشیار بە هیچ شێوەیە باوەڕی پێ ناکات مەسلەی دەوڵەت بوون ئاوانە ئەبێت تۆ چی بە دەوڵەتەکەوتە خەڵکەکە گەنجەکانمان کە باشترین سەرەت و سامای نەتەوەی هەموو نەتەوەیەکن ئەوەتە گەنجەکانمان هەمووی بە هەزار ڕاکات و تایسە 50-60 تەرمی گەنجیان هێناوەتەوە کە لە بەحری سپی خنکاو بۆ وڵاتی نایاتەوە یعنی تۆ ڕێگە بگرێت لە ڕۆشنی ئەو کەپیتالە ئەو سەرمایە گەورەیە پەروەردەی کە بیکە بەشت باسی دەوڵەت چیەکەی تۆ دەوڵەت لەسەر چ بناغەیە دروستەکەی ڕاز نییە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم باوەڕم بەو دروشمەنیە کە ئەوان بەرزیان کرد ئەژنات دەوڵەت بوون شتێکی پیرۆزە و ئێمە خەباتەکەین بۆ دەوڵەت بوون و بۆی سەر بەخۆی کوردستان ئەبێت تۆ خۆتی بۆ ئامادە بکەی خەڵکی بۆ ئامادە بکەی تۆ لە مێشی خۆتا بێت دەوڵەت دروستکەی پێشەوەی کەوا لە دەرەوە باسی دەوڵەت دروستکردن بکەی لەبەرەوە من بەش بە حاڵی خۆمەوە بەڕاز نازانم تەنها شتێکە دروشمەکە شتێکی وەختیە بۆ خەڵکە خەڵەتاندن و بۆ ئەوەیە ئەژنا بەڕاستی هیچ ناوەڕۆشیشی نەماوە لە سێبەری ئەم سیاسەتەیە. زۆر سپاس بۆ بەشداریتەوە بەڕێز کاروان سەعید. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی هێژە لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی گەلی ئازاد بۆ ئازادی و لە ئازادیدا بژین ماڵتانەوە.